دادگای فیدراڵی لەبارەی موچەی هەرێم جارێکی تر کۆ دەبێتەوە. ئەو سکاڵایە بۆچی تەیف سامی تووشی سەرسوورمان کردووە و پارتیژ لێی دەترسێت. بڕیارە سبەی سێشەممە دادگای فیدراڵی لەسەر سکاڵای سەرۆک کۆمار دووەم کۆبوونەوە ئەنجام بدات. سکاڵاکەی بۆ ناچارکردنی وەزارەتی دارایی عێراق بۆ دابینکردنی موچەی مۆچەخۆرانی هەرێمە. سەرۆک کۆمار داوای کردووە کێشەی تەکنیکی نەبێتە هۆی دواکەوتنی موچەی هەرێم. سکاڵاکە ناڕەزایی تەیف سامی بەدوای خۆی داهێناوە. دەڵێت ئێمە بەردەوام پارەمان ناردووە، کێشەیەک هەبوو بێ بەهۆی حکوومەتی هەرێمەوە بووە. دوای تۆمارکردنی سکاڵاکەی سەرۆک کۆمار لە دادگای فیدراڵی، حەنان فەتلاوی نووسراوێکی ئاراستە کرد لەبارەی زیادبوونی موچەی سەرۆک کۆمار کە پێشتر 20 ملیار دینار بوو، ئێستا بۆتە 27 ملیار دینار. بەشێک لە چاودێران پێیان وایە ئاشکراکردنی ئەو زانیاریە تۆڵەکردنەوەیە لە سەرۆک کۆمار بەهۆی تۆمارکردنی سکاڵاکە. شارەزایانی یاسایی چاوەڕێ دەکەن سکاڵاکەی سەرۆک کۆمار ڕەت بکرێتەوە. میدیای پارتیژ ڕایگەیاندووە سکاڵاکە بۆ دروستکردنی کێشەیە لە نێوان حکوومەتی هەرێم و بەغدا. بەو پێی دەڵێن ڕێکەوتنی نوێ باشە و کێشەی موچە چارەسەر کردووە. پارتی دەترسێت دادگای فیدراڵی هەرکی تر بخاتە سەر هەرێم یاخود سکاڵاکە پلانێکی دیکە بێت بۆ حکوومەتی هەرێم. ڕێککەوتنی ئەمجارە و دەستپێکردنەوەی هەناردەی نەوتی هەرێم کە بە قسەی وەزیری نەوتی عێراق هەفتەی داهاتوو دەست پێ دەکات دوو ئاماژەن بۆ ئەوەی ئەم ساڵ کێشەی دارایی لە هەرێم کەمتر دەبێت. پێشتریش تیمی سکاڵاکاری دەستگای ساندەرەوەی ئاشکرا کردبوو کە ئەم ساڵ کێشەی موچە چارەسەر دەبێت و تاوتینیش جێبەجێ دەکرێت.